ئێرە پڕژەیە لە سنووری باڵەکایەتی لە وەرزی هاوین و گەرماداین کەشوهەوایەکی خۆش و نزمی پلەکانی گەرما و بوونی ڕێژەیەکی زۆری بەفر لە وەرزی زستان دەچێت. لە هەمان کات دیمەنی سەوز و بوونی گژوجیای تازە دەمانباتەوە بە وەرزی بەهار. لە هەولێر ڕاهاتین ئێرەمان بە شوێنێکی گونجاو زانی بەڕاستی جێیەکی دڕەفێنە جەوەکی زۆر خۆشی هەیە کەشوهەوا لەگەر شاری هەولێر زۆر فەرقی هەیە بەڕاستی ئەگەر لە هەولێر دەرەجە عرارە 55 بی لێرەوانێ 20-22 بی بەڕاستی سرنج ڕاکێشە جێیەکی دڕەفێنە. من لە شار کەرکوو هاتمە بۆێرە بەڕاستی کەرکوو دەرەجەی گەرمی گەلەگەلێ زۆرە یعنی بڵێم ڕژەی چەنە دیار نیە بەڵام ئێرە جێکی زۆر خۆشە ئەوە تقریبان شەیەک ژماینەتەوە بەم شەوە کا دووشە و هیوادارن هەموو گەشتیارە بێت ئێرە جێکی زۆر فێنکە جێکی هەروە گوا بێ بڵێ ناو چلەی دستانین هەتا بڵێ خۆشە هەموو بەفرە و جێکی زۆر خۆش و ڕاقیە منتەقەشی زۆر ساد و فێنک و خۆشە ئێمە تەقریبا دوو شەو لێرە بەس بەداخەوە گرنجیان بێرە نەدا ئێرە جێیەکی زۆر ڕاقیە جێیەکی زۆر کوێستانێکی زۆر خۆشە بەڕاستی پێویستی بە ئەو خەرکانە دێنێرە ئێرە ئەو ژینگەی پیس نەکەن بە خاوین و باینە ڕای بگرن. بوونی چەندان بنەمای گرنگی گەشتیاری لە سنووری باڵەکایەتی وای کردووە ساڵانە لە هەموو وەرزەکان گەشتیاران بە ڕێژەیەکی زۆر ڕووی تێبکەن بەڵام تا ئێستا وەک پێویست لەلایەن حکوومەتی هەرێم گرنگی پێنەدراوە لە سەرووی هەمووشیان خراپی ڕێگای شوێنە گەشتیاریەکانە. ناوچەکە بە گشتی سروشتێکی جوانی دڕفێنی هەیە و سروشتێکی گەشتیاری هەیە یعنی بەر لەوەی کە تۆ باز لە پرۆژەی گەشتیاری بکەی بۆ خۆی تەبیعەتێکی گەشتیاری وەرگرتووە بۆیە هەوڵەکانی ئێمە وەکو دەستی گشتی گەشت و گوزارەوەیە کە پەرە بە کەرتە گەشتیاریەکان بدەین لە ڕێگای کەرتی تایبەتەوە چۆمان دەوڵەمەندە بە ئاو لە هەر شوێنێک ئاو هەبێ دەتوانی پرۆژەی گەشتیاری دەتوانی بەنداوی بچوک بچووکی گەشتیاری دروست بکەی بۆ ئەوەی پرۆژەی گەشتیاری بکەین بۆیە بەرنامەکەمانەوەیە کە لە داهاتوێکی نزیکا کۆربەندێک بۆ چۆمان تایبەت بکەین کۆربەندێکی گەشتیاری و ئەو کۆربەندە گەشتیاریە باز لە پێداویستیەکانی گەشت و گوزار لە ناوچەکە و پرۆژە گەشتیاریەکان چین جێبەجێ بکەین. هەڵکەوتەی جوگرافیای باڵەکایەتی کە ناوچەیەکی شاخاویە و ساڵانە بەفر و بارانێکی زۆری لێدەبارێت تا درەنگانێکی وەرزی هاوین لە زۆربەی ناوچەکان بەفر دەمێنێتەوە زۆربەی شوێنەکانی بە سەوزی دەبیندرێت بەو هۆیشەوە تا تەوابوونی وەرزی هاوینیش پلەکانی گەرما لە خوار چل پلەی سیلیزی دەمێنێتەوە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتی.